خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. لەگەڵ هەموو جەختکردنەوەکانی ئێران سەبارەت بەوەی لە سووریا و لە شوێنەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شەڕی دژی تێرۆر دەکات لەسەر داخوازی وڵاتەکانی ناوچەکە، بەڵام ئەم جۆرە لێدوانانە نەبوونە تەمایی شاردنەوەی ڕاستیەکان لە بەردەم وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە کۆماری ئیسلامی ئێران پشتیوانکارێکی سەرەکی تێرۆریزمە لەو ناوچەی جیهاندا. ئێستا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستی کردەوە بە هەڵمەتی فشاری دیپلۆماسی و دارایی بۆ ئەو سەرچاوانەی ڕژیمی ئێران بەکاریان دێنێت بۆ خۆدەوڵەمەندکردن و هەروەهاش بۆ پشتیوانی کردنی مەرگ و وێرانکردن. هەندێک ڕاهەن دەڵێن ئەو سزایانە چونکە تاگلایەنە لەلایەن ئەمریکاوە بڕیاری لێدراوە هەر بۆیە دەشێت کاریگەریەکی ئەو تۆی نەبن. بەڵام گەورە کاربەدەستانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێن کاریگەری ئەو سزایانە هەر لە ئێستاوە دەرکەوتوون. کار لەگەڵ هەموو وڵاتاندا دەکەین تا هەناردەی نەوتی ئێران ببێتە سفر. لەمەشدا بەرەو پێشچوونمان هەیە. پێشم وایە ئەم سزایانە هەر لە ئێستاوە کاریگەری خۆیان هەبووە و هەروەها پێشمان وایە ئەو کاریگەریانە بەردەوام دەبن و بەرەنجامێکی نەرێنیشی دەبێتە سەر ئابووری ئێران. بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ گرەوی لەسەر ئەوەیە ئەم سزایانە دەبنە مایەی ڕێکەوتنێکی باشتری ناوچی لەگەڵ ئێراندا و جیاواز لەوەی لەسەر وەختی سەرۆک براک ئۆبامادا مۆرکرا. هەر لە ماوەی ڕابردووشدا داناڵد ترامپ باسی لەوە کرد ئامادەیە بۆ دانوستانی نوێ، بەڵام پێ ناچێت تاران ئەو پێشنیازە بەهێند وەربگرێ. زمان با تحریم دامەستاندن چ واتایەکی بۆ دەمێنێتەوە کاتێک تۆ لە هەمان کاتدا سزا دەسەپێنێت. ئەمە وەک ئەوە وایە کەسێک چەقۆی هەڵکێشاوە تا لە قۆڵی نایارەکەی بدات و لە هەمان کاتێشدا داوای وتوێژ و دامەستاندن دەکات. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری دوو پسپۆڕی سیاسی و کاروباری ئێران دەکات. مایکل پرجن لە نێوەندی هەتسن لێرە لە واشنگتن. مایکل خاوەنی ژمارەیەکی بەرچاوی لێکۆڵینەوەیە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران بە تایبەتی. هەروەهاش دکتۆر ڕەسڵ لوکاس لە زانکۆی مەشیگان ستەیت. دکتۆر ڕەسڵ خاوەنی ژمارەیە توێژینەوە و کتێبیشە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. مایکل دکتۆر ڕەسڵ زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامە تایبەتەی چاوی واشنگتن. مایکل لە لای تۆ دەست پێ دەکەم. ئەم سزایانە دەتوانن ڕەفتارەکانی ئێران بگۆڕن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای دەکات؟ پێم وایە کشانەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکە و سەر لە نوێ سەپاندنەوەی سزاکان ئێران دەخاتە ڕەوشێکی زۆر قورسەوە. ئەمەش هەر تەنها ڕەوشێکی سەختی ئابووری نییە، بەڵکو ئەگەر بێت و ئێران بە شێوەیەک لە شێوەکان ڕەفتار بکات و ئەوروپاییەکان لە خۆی تەرە بکات یان رووساییەکان تەرە بکات بەهۆی ئەو ڕەفتارانەیەوە وەک بەردەوامیدان بە تاقیکردنەوەی موشک ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان کە لە ماوەی نزیکەی 1 ساڵدا ئەوە یەکەم جار بوو ئەو تاقیکردنەوەیە بکات. ینی ئەگەر ئەو ڕەفتارانە بکات و ئەوروپا و رووسیاش لە خۆی دوور بخاتەوە لە پێناو بە شێوەیەک لە شێوەکان نیشاندانی ئەوەی ئەگەرچی ئەمریکا سزای سەپاندۆتە سەر ئێران بەڵام تاران بەو ڕێیەدا ناڕوات. پێم وایە ئەوە هەڵێ و پێشم وایە ئێران ئێستا لە هەڵسەنگاندنێکی بژارەکاندایە و زۆریش نیگەرانە لەوەی شتێکی زۆر بکات. چونکە هەر کاتێک شتێکی زیاد لە پێویستی کرد ئەوە پشتیوانی ئەوروپایەکان لە دەست دەدات، لەوانەشە پشتیوانی رووسیاش لە دەست بدات ئەگەر دەست بکاتەوە بە هەنگاوەکانی بۆ دروستکردنی چەکی ناوکی. جا بۆیە بڕوام وایە سزاکان و ئەم هەڵمەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاریگەری خۆیان هەیە و پێویستیشە بەردەوام بێت. بەپشمە لای دکتۆر ڕەسڵ. دکتۆر ڕەسڵ جەنابەت چۆنی دەبینی؟ پێ وایە بژارەیەک لە بەردەمی ئێرانە هەبێ کە بتوانێت ئیشی لەسەر بکرا؟ دەزانی بەڕاستی پێم وایە کە ئێرانیەکان لە ڕەوشێکی قورسدان ڕوبەڕووی ژمارەیەک بژاردەبوونەتەوە، بەڵام لە لایەکی ترەوە حکوومەتی ئێرانیش ژمارەیەکی زۆری ئامڕاز و میکانیزمی جۆراوجۆری بەدەستەوەیە بۆ خۆ دەرباسکردن. ئەوەشمان بیر نەچێت لێرەدا کرۆکی دۆسیەکە کە ئاشکرا نییە ئەوەیە ئایا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەخوازێت بە چ بەرەنجامێک بگات لەگەڵ ئێراندا تا ئێرانیەکان لە بەرامبەردا وەڵامی خۆیان ئامادە بکەن. تۆ چۆنی دەبینی ئەمریکا چی لە ئێران دەوێت؟ One of the big questions here is that the United States دەزانی ئەوە شەکە لە پرسیارە گەورەکان
وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە کشانەوەی لە ڕێکەوتنە ناوەشەکە خۆی خستە ڕەوشێکی قورسەوە چونکە هاوپەیمانە ئەوروپایەکانی لە خۆی دوورخستەوە لە کۆتاییشدا حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران توانی ئاماژە بوو فاکتەرە بکات کە هێشتا وابەستەی ڕەشۆنەکانی ڕێکەوتنە ناوەشەکەیە بەڵام وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەخوازێ ڕەهەندەکانی تری ڕەفتارەکانی ئێران بگۆڕێت لە دەرەوەی دۆسەی ناوەشی هەر بۆیە پێم وایە ئەوەیە کە بۆ تەمایی هاندانی بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ بۆ سەر لە نوێ سەپاندنەوەی سزاکان ئەمەش قورس دەبێت بۆ ئێرانیەکان تا بزانن ئەمریکا چی دەوێت و چ شتێکیشی بەلاوە پەسەند دەبێت لە کاتێکدا بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ سەر لە نوێ سزا دەسەپێنێت و دواتریش وەک لە تویتەکەی سەرۆک ترامپدا بینیمان دەڵێت خۆشحاڵ دەبێت لەگەڵ سەرۆکی ئێراندا دابنیشێت تا جارێکی تر دانوستاندن لەسەر ئەو ڕێکەوتنەی پێشتر بکەنەوە دیارە ئەمەش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەباتە ناو ڕەوشێکی قورسەوە لەو ڕوانگەیەوەی سیاسەتەکەی ڕوون و ئاشکرانیە و دەبێت تەمایی ئاڵۆزبوونی پرۆسەکانی بڕیاردانی ئێرانیەکان بەهۆی ئەوەی نازانن چی پێویستە بیکەن. ئەمە بێلەوەی کۆماری ئیسلامی ئێران هاوشێوەی ئەمریکا گرفتی هەیە لەوەی بە یەکدەنگ قسە بکات و ژمارەیەکی زۆر کارکتەری جۆراوجۆر هەیە لە ناو ئێراندا و هەر یەکەیان هەوڵی جەخەتکردنەوەی لە کارنامەی خۆی دەدات وەک سەرۆکی ئێران و توندڕەوەکان و ڕابەری باڵا و هەروەهاش پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران. مایکل هاوڕای لەگەڵ دکتۆر ڕەسەڵ ینی پێ دوایە شتەکان هەمووی بۆ جۆرە ئاڕاستەیەدا بێ. بەڵێ هاوڕام لەگەڵ زۆرێک لەوانەی دکتۆر ڕەسڵ باسی کردن بەڵام یەک دووشت هەن کە هاوڕانیم وەک ئەوەی سیاسەتەکانی سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەرامبەر ئێران دەزانی ئەو ڕێکەوتنە ناوکیە سوتەمەنی وزە بووە بۆ ئەو هەموو جم و جۆڵە تێکدەرانی ئێران ڕێکەوتنە ناوچەکە ئاگرخۆشکەری کردارەکانی ئێران بووە لە عێراق لە سووریا لە یەمەن لە لوبنان خەڵکی عێراق لە پەیوەندیدایە لەگەڵ خەڵکی ئێراندا لەو ناڕزاییانەی هەیەە ئێرانیەکان بە ڕژێمی خۆیان وتووە سوودەکانی ڕێکەوتنە ناوچەکەتان بۆ سەرکێشی بەکارهێناوە بۆ کاری تێکدەرانە لە سووریا و عێراق و لوبنان و یەمەن لە کاتێکدا دەرفەتتان هەبووە سەرنجەکانتان لەسەر ئێمە بێت نەک عێراق و لوبنان و یەمەن و سووریا کە دەبواە سەرنجتان لەسەر ئێمە بواە سەبارەت بەوەش کە سەرۆک ترامپ وتوێتی دەیەوێت لەگەڵ سەرۆکی ئێراندا کۆ ببێتەوە بەڕاستی هاوڕام لەگەڵ دکتۆر ڕەسڵ کە دەنگی زۆر جیاواز لە ئێراندا هەیە و چونکە ئەم دەنگە جۆرا و جۆرانە هەیە کەواتە پێویستە تەنها لەگەڵ ڕابەری باڵای ئێرانیدا کۆ ببێتەوە پێویست ناکات لەگەڵ ڕۆحانیدا کۆ ببێتەوە چونکە ڕۆحانی هیچ بڕیارێک نادات بۆیە پێویستە هەر لەگەڵ ڕابەری باڵادا کۆ ببێتەوە و بیخەیتە کارەوە ئەوەشمان بیر نەچێت ڕابەری کۆماری ئیسلامی لەگەڵ سەرۆکی ئەمریکادا کۆ نابێتەوە چونکە ئەگەر کۆ ببێتەوە ئەوە هەموو ڕەواییەکی هەیەی لە دەستی دەدات بۆیە کۆبوونەوە لەگەڵ ڕۆحانیدا هیچی لێ دروست نابێت لە کاتێکدا ڕابەری باڵا بڕیار دەدات پێم وایە ئەمە هەڵمەتێکی ناچاریانەی ئەمریکایە ئەوەش نیشانی ئێرانیەکان دەدات ئەمانە دیمەنەکانن کاتێک دەکەوێتە ڕکەبەری لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا ئەم ڕژێمەی ئێران لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەی ئۆباماوە داکۆچی لێکردنی بەدەستێنا هەموو هەوڵێک درا لەلایەن بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆکی پێشووی ئەمریکاوە تا بڵێت ئێران پێشێلکاری نەکردووە کارە تێکدەرانەکان بەشێک نین لە ڕێکەوتنە ناوچەکە و جیاوازن بەڵام ئەگەر بێت و سەیری بەشێک لە بەندەکانی ئەو ڕێکەوتنە بکەیت هەرگیز بۆمان نەدەکرا پشتڕاستی بکەینەوە کە ئێران هەندێک جۆری کۆمپیوتەر بەکاردەهێنێت بۆ دروستکردنی سیستمی تەقاندن بۆ پەرەپێدانی بەرنمەیەکی ناوکی لەشکریانە جاکە نەتوانیت پشتڕاستی بکەیتەوە ئەوە ینی کەلێنێکمان دەبێت کەلێنێکی هەواڵگریمان دەبێت و دەتوانیت بڵێیت ئێران وابەستەی ئەو ڕێکەوتنە نییە چونکە هیچ پشتڕاستکردنەوەیەکمان نییە کە بڵێ وابەستەیە جا من قسەم لەسەر ئەوەیە ئەگەر ئێران موشکی بالستێکی بەکار نەهێناوە وەک پێشێلکاری بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکان ئەگەر پشتیوانی تێرۆریزمی نەکردووە لە یەمەن و عێراق و سووریا ئەگەر ئێرانیەکان 12 دەریاوانی ئەمریکاییان بە بارمتە نەگرتووە ئەوە ئێستا ڕێکەوتنە ناوچەکە دەمایەوە وەک دکتۆر ڕەسڵ وتی نمونەی زۆر پێشێلکاری ئێران هەبووە لەو ڕێکەوتنە ناوچەدا نمونەش هەن کە ئەمریکا نەیتوانیوە ئەو پێشێلکاریانە پشتڕاست بکات باشە مایکل ئەگەر هاتوو ئێران قایل بوو بە دانوستانە لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ڕێکەوتنێکی تری ناوچی هاتە ئاراوە لێرەدا چۆن ئەمریکا واز لە ئامانجەکانی تر دێنێت دەستێوەردانەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بۆ نمونە
جا ئەگەر تۆ سەیری ڕێکەوتنە ناوچەکە بکەیت ئەوەی لێی کشاینەوە بە پێی ئەو ڕێکەوتنە سزاکان لەسەر محەممەد ڕیزا نەقتی لادا واتە سەرکردەی هێزەکانی بەسیج سزاکانی لەسەر قاسم سلێمانی لادا سەرکردەی هێزەکانی قودس هەروەهاش ئەو بانکانەی پشتیوانی دارایی لە حیزبوڵڵای لوبنانی و میلیشیا شیعەکانی تر دەکەن جا ئەمە دۆسیەکەیە ئەو ڕێکەوتنە لەگەڵ ئێراندا چالاکیەتێک دەرەکانی ئێرانی زیاد کرد هەر بۆیە هەر ڕێکەوتنێکی نوێ وەک سینەتۆر شومەر و ئەوانی تریش دەڵێن پێویستە هاوشێوەی ئەو ڕێکەوتنە بێت کە سەرۆک ترامپ لەگەڵ کۆریای باکووردا هەیەی مەرجی بێ کۆتایی هەبێت موشکی باڵستی نەبێت پشکنەرانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا لەوێ بن و شەو ڕۆژ لەوێ بنواتە 24 کاتژمێر بوونیان هەبێت ئەمانەش ئەو شتانن کە ئێران هەرگیز پێی قایل نابێت و ڕێک ناکەوێت لەسەری ئێستا سەر و سەودا لەگەڵ ئەوروپایەکاندا دەکەن لە وەتای ئەمریکا لە ڕێکەوتنەکە کشاوەتەوە و ئێرانەکان داوایان لە ئەوروپا کردووە تا لە بەردانەوەاندنی زیاتری ئابووری بکات بەبێ دانی هیچ شتێک بەبێ چارەسەرکردنی دۆسیەی موشکی بالیستیکی بەبێ چارەسەرکردنی مەرجەکان و وادەکان هەروەهاش بەبێ چارەسەرکردنی کارە تێکدەرانەکانیان جا هەر ڕێکەوتنیی نوێ لەگەڵ ئێراندا بکرێت پێم وایە پێویستە بەو شێوەیە بێت کە سێناتۆر شومەر دیاری کردووە کە چیدی وادەی نەبێت پشکنینی بەردەوام چیدی موشکی بالیستیکی نەبێت و سەنگی بخرێتە سەر هەبوونی پشکنەرانی ئەمریکایی و کەنەدایی لە ناو ئێراندا لەگەڵ دەستگای نێونەتەوەی وزەی ئەتۆمی نەک ئەوەی هەمان بوو کە ڕێکەوتنێکی زۆر لاواز بوو. دەگەڕێمە وڵاتان کۆماری ئیسلامی ئێران لە چەند بۆنەیەکدا هەڕەشەی داخستنی تەنگەی هورموز دەکا لە گەشتە بازرگانیەکان و هەروەهاش ئەوانەی کە سوتەمەنی دەیگوێزنەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەڵێت ئامادەیە بۆ هەر ئەگەرێک لەو سنوورە ئاویانەی کەنداوی فارسدا. هێزەکانی دەریایی و ئاسمانی ئەمریکا بەردەوامن لە کارکردن شانبەشانی ئەنجومەنی هاریکاری کەندا و هاوبەشەکانی ترمان لە ناوچەکەدا بۆ دڵنیابوون لە هاتوچۆی ئازادانەی بازرگانی و هاتوچۆی ئازادانەی کەشتیەکان لە سنوورە ئاویەکاندا بە تەنگەی هورموزیشەوە پێکەوە کار دەکەین و مەشق و ڕاهێنانیش دەکەین وەک خۆ ئامادەکردن بۆ هەر شیانێک ئەگەر پێویست بکات. هێزی هاوبەشی دەریاییمان هەیە لە بەحرین و لە هەمان شوێنی یەکەمی پێنجەمی دەریایی ئەمریکایە و بۆ زۆر وڵاتیش ئەمە گرینگە دەیڵێمەوە ئێمە ئامادەین ئەگەر پێویست بکات. دکتۆر ڕەسەڵ بەڕای جەنابەت کۆماری ئیسلامی ئێران ئەتوانێت تەنگەی هورموزدا بخا کە زوو باسی ئەوە دەکات وەکو کاردانەوەیەک بەرامبەر بەو سزایانەی کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیسەپێنێتە سەر ئێران. So, well, I think the question, if they could float... بەداخەوە پێدەچێت دەنگەکە زۆر خراپگاتە لامان لەبەرەوە دەچمە لای مایکل هەمان پرسیار بۆ لای تۆ پێ دوایە ئێرانیەکان بتوانن تەنگەی هورمزدا بخەن؟ They can temporarily, and it'll depend on U.S. resolve to بەڵێ دەتوانن دای بخەن بەڵام بۆ ماوەیەکی کاتی ئەمەش دەکەوێتە سەر سووربوونی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کردنەوەی تەنگەی هورمز ئەمە ژیانی دەشێت بە شێوەیەک لە شێوەکان بەرەنگاربوونەوە ڕوو بدات لەگەڵ هێزی دەریایی ئێراندا چونکە دەتوانن میندا بنێن و دەتوانن زۆر شت بکەن هەر بۆیە دەتوانن بۆ ماوەیەکی کاتی دای بخەن بەڵام تووڕێی لە کەنداودا دروست دەکات جلهێزەکانی تری ناوچەکە تەنانەت ئەگەر تەنگەی هورمزدا بخات عێراقیش تووشی مەینەتی دەبێت چونکە نەوتی عێراقیش هەر دەبێت لەو ڕێڕەوە ئاویەوە بڕوات بێگومان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت بە ئاسانی ڕێگە لەو داخستنە بگرێت بەڵام لەوانەیە پێویستی بە هەندێک هەنگاو هەبێت وەک ئاگاهیدان بە ئێران کە لە کاتی ئاوەها هەنگاوێکدا لەوانەیە ببێتە مایی زیادبوونی ئەگەری بەکارهێنانی هێزی سەربازی پێشم وایە ئێران ئەوە دەزانێت ئێران شتی خۆی هەیە موشکی ئاسمان دەریا موشکی دژە کەشتی و ئەو شتانەی هەموو هەیە ینی توانایی هەیە لە هورمزدا بەڵام هەموو ئەوانە دەبنمایی وەڵامدانەوەی ئەمریکا بۆیان و وەڵامی ئەمریکاش بۆیان وێرانکارانە دەبێت. بەڕای تۆ ئێرانیەکان لە هەموو ئەو پەیامانە تێگەیشتون کە پیانەگا دیاندا. I think if they're looking at the president's tweets, they might be confused. پێم وایە ئەگەر سەیری تویتەکانی سەرۆک ترامپ بکەن
ئەوە لەوانەیە سەریان لێ تێک بچێت بەڵام ئەگەر سەیری سیاسەتی ئەمریکا بکەن ئەوە هیچ گومانێکی تێدا نییە کە وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەوڵی فشارخستنە سەر ڕژێمی ئێران دەدات ئەوە تا خۆپیشاندەرانی ئێرانی دروشمی دژی ڕژێمی ئێران دەڵێنەوە نەک دروشمی دژە ئەمریکا جا جۆرێک لە دوودڵی هەیە لەسەر چۆنیەتی دەست هەبوونی زیاتر لە دۆسەی ئێراندا مایک پامپەیۆ بەر لەوەی ببێتە وەزیری دەرەوە لەگەڵ گۆڕینی ڕژێمی ئێراندا بوو ئێستاش هەر ئاوایە بەڵام ناوەکەیان گۆڕیوە ئێمە ئامانجمان گۆڕینی ڕژێمی ئێران نییە بەڵکو لەگەڵ گۆڕینی ڕەفتارەکانی ئێرانداین بەڕای من پێویستە کەمتر و کەمتر بترسین لەوەی دەستەواژەی گۆڕینی ڕژێم بەکار بهێنین چونکە خەڵکی ئێران داوای گۆڕینی ڕژێمەکەیان دەکەن ئەگەر بێت و ئێمە بە ئاگاهیەوە کار لەسەر ئەمە بکەین ئەوە خەڵک دەگەڕێنەوە لای مەلاکان دەگەڕێنەوە لای ڕژێمی ئێرانی ئەمە دۆسیەکە نابێت و جیاوازە لە ساڵی 2009دا دەکرا بەرەنجامی تەواو جیاوازت هەبوایە ئەگەر وڵاتە گرتوەکانی ئەمریکا پشتیوانی لە خۆپیشاندانەکان بکردایە بەڵام ئێستا تۆ سەیری سزاکان و لاوازکردنی حکومت دەکەیت ئەوە تا خامنەئی ڕەخنە لە حکومەتی وڵاتەکەی دەگرێت چونکە خەڵکێکی زۆری لە کار دەرکردووە بەهۆی خراپی باری ئابوووریەوە کە هەر بەڕاستی خامنەئی خۆی هۆکارە جا ئەمە گرنگە و پێویستە لی بڕوانین و شتە ڕاستەکە بکەین و تەنها نیگەرانیەکەش کە هەمە ئەوەیە ئێمە زۆر باش نین لەوەی شتە باشەکە بکەین چۆن حەزەکەم زانیاری زیاتم لەسەرەوە بدەیتە هەمیشە ینی شتە باشەکان نەکراوە بۆچی؟ Well, we're hesitant. State Department says don't get involved. جا ئەوەیە کە بە دوودڵیەوە کار دەکەین وەزارەتی دەرەوە دەڵێت با دەستت تێدا نەبێت کۆشکی سپی لەگەڵ دەست هەبوونیدایە و پشتیوانی لە خۆپیشاندەران دەکات پۆمپەیۆ خۆی پشتیوانی خۆپیشاندەران دەکات بەڵام وەزارەتی دەرەوە بڕێک دوودڵە لەوەی دەستی هەبێت شت هەیە بتوانین بیکەین دەتوانین دەست ڕاگەیشتن بە ئینتەرنێت زیاد بکەین دەتوانین زۆر شت زیاد بکەین بۆ خۆم قسەم لەگەڵ کەسێکی ئێرانیدا کردووە کەسێک کە تازە بە تازە لە ئێران گەڕاوەتەوە و شارەزاییەکی زۆر باشی کاروباری ئێرانە و پێیوتم مایکل خۆپیشاندەرەکان تەنها لە سەدا 5 دانیشتوانی ئێرانن وتم چاکە بەڵام خۆپیشاندەرانی پاش یەک ڕۆژ لە سەرکەوتنی سەرۆک ترامپ لە هەڵبژاردنەکاندا هاتنە سەر شەقامەکانی واشنگتنی پایتەخت و ڕێژەیەکی هەر زۆر کەم بوو کە نەی دەکردە لە سەدا 0 و لە 1001 دانیشتوانی ئەمریکا بەڵام ڕووماڵی میدیایی هەبوو بە شێوەیەک وهای کرد ببێتە مشتومڕێکی نیشتیمانی لە ئێران بێ لە شتێکی زۆر کەم هیچ ڕووماڵێکی میدیایی ناڕەزایەکان نییە پێویستە ڕووماڵێکی زیاتر و گەورەترت هەبێت پێویستە وڵاتە گرتوەکانی ئەمریکا بە شێوەیەکی باشتر کار بکات بەوەی سەنگیەکی زیاتر بخاتە سەر شەپۆلی ناڕەزایەکان ئاستی بەکارهێنانی ئینتەرنێت زیاد بکات و خۆپیشاندەران بتوانن ئەو پەیامانە بگەیەنە دەرەوە هەروەهاش دیموکراسی ڕۆژاوا بخرێتە باری پشتیوانی بۆ جموجۆڵی خۆپیشاندەران چونکە ئەم ناڕەزاییە بۆ پشتیوانی لە پێکهێنانی دیموکراسی ڕۆژئاوا دروست بووە بەڵام هێشتا هیچ ڕووماڵێک نییە لەلایەن میدیای ڕۆژئاوەوە ئەو ڕۆژە ڕووماڵی گردبوونەوەکەمان بینی ئەوەی بۆ ڕقوکی نەکرا لێرە لە واشنگتن ڕێژەیەکی ئێجگار کەم خەڵق بەشدار بوو تایدا بەڵام میدا بە چڕوو پڕی سەنگی خستە سەر جا ئەگەر ئەو سەنگیە لەسەر خۆپیشاندانەکانی لە سەدا 5 دانیشتوانی ئێران بواە ئەوە شتێکی گەورە دەبوو تەنانەت ئاراستەی مشتومڕەکانیشی دەگۆڕی ئەوە ساتەوەختێکی گرنگی دروست دەکرد ئێمە بە شوێنی هەبوونی ئێرانێکەوەین کە کێشەی ناوچەکە نییە ئێرانێک کارکتەری بەرپرسانەیە لەسەر ئاستی نێونەتەوەی نەگەوەی بەردەوام بێت لە تێکشکاندنی حکومەتەکان لە باشە مایکل ینی خەڵک چۆن بتوانێت متمانەی بەم هەڵوێستانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەبێ بۆ پەیمانانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەبێ لە کاتێکە ئەمریکا بۆ خۆی دەڵێ من نامێ ڕژێم بگۆڕم بەڵکو دەمەوێت ڕەفتارەکانی ڕژێمی ئێران بگۆڕم خەڵکیش پێدەچێت داواکاری جیاوازیان هەبێ لە ناوەوە پێ دوایە ئەمە گرفتێکی کە بێ لەو بێمتمانی لە نێوان خەڵک لە ئێرانە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە هەیە I believe there is a regime change campaign
پێم وایە هەڵمەتی گۆڕینی ڕژیمی ئێران لە عێراقدا لەم کاتەدا کە بەهای تمەنی ئێرانی بەڕێژی لە سەدا هەشتا هاتۆتە خوارێ یان ڕیالی ئێرانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا چیدی لە ڕێکەوتنە ناوچەکەی ئێراندا نەماوە بەهۆی جم و جۆڵەکانی ڕژێمی ئێرانەوە بەهۆی کردەکانی هێزەکانی قودسی سەر بە پاسدارانی شۆڕشی ئیسلامیەوە کە بۆ بەرژەوەندی ئایەتوڵڵا عەلی خامنەئی کار دەکەن تۆش ئێستا دەستت کردووە بە سزادانی ڕابەری باڵا دەستت کردووە بە سزادانی پاسدارانی شۆڕشی ئیسلامی لەڕێ ئەو سزایانەی ئەوانی کردوتە ئامانج ئەوجا ئەو هەڵمەتەی ئێمە هەڵمەتی بەرزترین ئاستی فشارەکان دەگاتە ئەوەی گۆڕینێک لە ڕژێمدا بێتە ئاراوە جا ئایا گۆڕانی ڕژێمەکە دەبێت و دەڕوخێت یان شتێکی تر دەبێت بەڵام بۆ خۆم هیچ ئەنجامێکی تری لێ بەدی ناکەم بەڕای من سەرۆک ترامپ شتێکی مەترسیدار دەکات ئەگەر لەگەڵ حەسەن ڕۆحانی کۆ ببێتەوە و بگاتە شێوە ڕێکەوتنێک ئەمەش ینی بەهێزکردنی ڕژێمی ئێرانە ڕژێمەکە و ڕابەری باڵای ئێران بەهێز دەکات و ئەمەش وەک ئەوە وایە خۆپیشاندانەکان بۆ هیچ کرابن ئەو جا ڕژێمی ئێرانی دەبینین پەیوەندیە ئابوووریەکانی لەگەڵ هاوپەیمانەکانماندا بەکاردەهێنێت تا بەردەوام بێت بۆ ئاگر خۆشکردنی تێرۆریزم بۆ بەردەوامیدان بە جموجۆڵی دروستکردنی ناسەقامگیری و لەوانەشە وەها هەز بکات کە بە تەواوی بەهێز بووە تا زیاتر دژی گەلی خۆی بڕیاری سزا بدات هێشتا ڕژێمی ئێران وهای نەکردووە بەڵام بە ئاسانی دەتوانێت ئەوە بکات کە بەشار ئەسەد بەرامبەر گەلی خۆی دەیکات دەگەڕێ وڵاتان وڵاتانی ئەوروپا بە دوودڵی و نیگەرانی ئابوووریەوە لە کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچیەکە دەڕوانن و هەروەهاش لەم سزایانەی ئەمریکا کە سەپێنراون بەسەر ئێراندا ئەوروپاییەکان داوای هەڵسەنگاندنی زیاتری هەلومەرجەکان دەکەن جا بۆ هەر بڕیارێک بێت بۆ خۆم هەڵوێستێکی دیاریکراوم وەرنەگرت ئەو تووشمە و ئەمەشم بە سەرۆکترام وتووە دەخوازین سەر لە نوێ هەڵسەنگاندن بۆ پێویستی هەبوونی هەڵوێستێکی قورستر بکەین ئەگەر بێت و ڕێکەوتنێک هەبێت و ئەگەریش ئاشکرا بوو ئەو ڕێکەوتنە کاریگەری نەماوە ئەوە خەڵکی تری زیاتر دەخێنە ناو پرۆسەکەەوە تا بتوانین بگەینە بەرەنجامێک ئەو بەرەنجامش بە مانای هێنانە ئارای دیالۆگە لەگەڵ وڵاتانی تری ئوروپاییدا چونکە ئێمە لە یەکێتی ئوروپاداین لەسەر ئەم جۆرە دەستپێشخەریانە پێویستە لەگەڵ هاوبەش ئوروپایەکانماندا کار بکەین و بۆ ئەمە بەستەش هەموو جۆرە هەڵسەنگاندن و مەزەندەکردنێکی پێویست دەکەین. Sarà nell'ambito quindi di questo processo che faremo tutte queste verifiche, queste ئەوروپا دڵنیایە لەوەی سزاکانی هەتا ئێستا سەپێنراونەتە سەر ئێران کاریگەری نەرێنیان دەبێت بۆ سەر کۆمپانیا ئەوروپاییەکان هەر بۆیە هەوڵی خۆیان دەدەن تا لە ئاستی زیانەکان لەسەر خۆیان کەم بکەنەوە. ئەوەی پەیوەندی بە سزاکانیشەوە هەیە ئەگەر بێت و کاریگەری نەرێنی لەسەرمان هەبێت کە دەکرێت وهای دابنین زیانیان دەبێت لەوانەشە لە دۆسیەکانی تری پەیوەندیداریشدا زیانیان هەبێت بێگومان ئاماژەی بەرایی هەن وەک ئاگاهی لەسەر ئەو کاریگەریە نەرێنیانە بەڵام هەوڵی خۆمان دەدەین بۆ سنووردارکردنی ئەو زیانانە و بۆ ئەمەش سەرۆکوەزیری ئیتالیا زۆر بە هەستیاری وەری دەگرێت. رووسیاش بە هەمان ئەندازەی ئەوروپاییەکان و بگرە زیاتریش نیگەرانە لەو سزایانەی لەو ڕوانگەوەی وەک مۆسکۆ دەڵێ بەرژەوەندیەکانی وڵاتانی تری تیادا فەرامۆش کراوە. بە ئاشکرایی ئەمریکا وەها ڕادەگەیەنێت ئەو بڕیارانی دژی ئێرانن هەموو یاساین بەڵام هەمووی بۆ پەردەپۆشکردنی یەکلاکردنەوەی خۆیەتی لەگەڵ تاراندا و شاردنەوەی مەرامە ڕاستەقینەکانی خۆیەتی بەم بڕیارانە ئەمریکا بەرژەوەندیەکانی وڵاتانی تر فرامۆش دەکات و لەوانە هاوپەیمانە ئەوروپیەکانی ئەمریکا لە کاتێکدا واشنگتن دەستی بڵند دەکاتەوە و هێزی خۆشی بەکاردەهێنێت بۆ ڕاگررتنی بەرژەوەندی هاوبەشی بازرگانی و هاوکاری ئابووری. ئەوروپاییەکان بەڕای تو ئەتوانن هەرچی ئێران پێویستی بوو بۆیان دابی بکەن و ڕێگە نەدەن ئەم سزایانێک کە ئەمریکا دەیسەپێنێ کاریگەری هەبێ هەروەها رووسیاش. Well, there's a disconnect between
دەزانی دابڕانێکەیە لە نێوان حکومەتەکانی وڵاتانی ئەوروپا و کەرتی تایبەت لە ئەوروپا. کۆمپانیەکانی کەرتی تایبەت ناینەوێت خۆیان بخەنە بەردەم مەترسی سزا لابەلاکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکاوە بەهۆی کارداریەکانیانەوە لە ئێراندا. بەڵێ حکومەتەکانیان داوایان لێ دەکەن بەردەوام بن لە کارداریەکانیاندا، بەڵام کەرتی تایبەت دەڵێت مەترسیەکە زۆرە و ئابووری ئێرانیش ئەوە ناهێنێت خۆت بخەیتە ناو ئەو مەترسیەوە. حکومەتەکانی وەک رووسیا و چین کە کۆنتڕۆڵکردنی کۆمپانیەکانیان لە دەستدایە دەتوانن کاری زیاتر لە ئێراندا بکەن وەک لە ئەوروپا. ئەوروپا لە وەزارەتی خەزێنی ئەمریکا دەڕوانێت، بەڵام رووسیا و چین نا. هەرچەندە جۆن باڵتن ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی باز لە زیادکردنی فشارەکان دەکات لەسەر مۆسکۆ و بێژینگ، چونکە بەو شێوەیەی نەوت لە ئێرانەوە دەڕواتە دەرێ لە ڕێی رووسیاوەیە، لە ڕێی هیندستانەوەیە، لە ڕێی چینەوەیە. ئێمەش لەوێ باڵا دەستیمان هەیە. شتە باشەکە ئەوەیە کەرتی تایبەت لە ئەوروپا گوێ لە حکومەتەکانیان ناگرن و پێیان ناڵێن بەڵێ باشە، چونکە دەزانن هەنگاوێکی مەترسیدارە و کارداریەکی خراپ دەبێت بۆیان. و لەم دۆسیەی ئێراندا کەرتی تایبەت لە ئەوروپا زیرەکانە کاری خۆی دەکات و خۆی ناخاتە بەردەم مەترسیەکانەوە کاتێک باس دێتە سەر ئێران و بەڕاستیش ئەوە ناهێنێت، چونکە ئابووری ئێران ئابووریەکی لاوازە. When it comes to investing in Iran, it simply isn't worth it. It's a shrinking economy. ئەی بۆ وڵاتانی تری ناوچەکە بوون منە عێراق و تورکیا من دەگەڕێمەوە وڵات ئەلبەتە بۆ ژمارەیە وڵاتی ناوچەکە ڕای ڕاشکاوانەی خۆیان دەربڕیوە لەسەر ئەو سزایانە بوون منە عێراق وەک هەنگاوی بەرایی بڕیاری داوە هیچ سەر و سەودایەک بە دۆلاری ئەمریکایی لەگەڵ ئێراندا نەکات. ئێمە هاوسۆز نین لەگەڵ سزاکاندا و خۆشحاڵیش نین بەو سزایانە و بە دروستیشی نازانین، بەڵکو هەڵەیە و هەڵەیەکی گەورەی استراتیژیە، بەڵام وابەستەی دەبین و بۆ پاراستنی گەلی خۆمان ناچارم وابەستەی بم. وڵاتی تورکیا هەرزوو جەختی کردەوە لەوەی وابەستەی ئەو سزایانە نابێت و بەردەوامیش دەبێت لە بازرگانیکردن لەگەڵ ئێراندا. وەک شیکەرەوەش دەڵێن ئەنکەرە ناچارە بەوەی درێژە بە بازرگانیەکانی بدا لەگەڵ تاراندا. بە پلەی یەکەم تورکیا بەگشتی دژی سیاسەتی سزادانە، چونکە سیاسەتدانەرانی تورکیا وەها لێڕوانن سزاکان زیان لەو وڵاتانەش دەدات کە ئامانجێن لەو سزایانەدا. گرنگترین نمونەیەکیش لێرەدا ئەو سزایانە بوون کە سەپێنرانە سەر عێراقی سەدام حوسین. تورکیا وابەستە بوو بەو سزایانە، بەڵام بە ملیار دۆلار زیانی لێ دەکەوت و دووهەم ئابووریش کە کاریگەری نەرێنی کەوتە سەر پاش ئابووری عێراق ڕۆژی ئابووری تورکیا بوو. ئێستاش بازرگانی سەرەکی تورکیا و ئێران نەوت و گازە و ئانکەرە جێگرەوەیەکی متمانە پێکراوی نییە بۆ ئەو ڕێکەوتنەیەک لەگەڵ ئێراندا هەیەی. هەر بۆیە لەوانەیە جێگرەوە لێرەدا رووسیا بێت و ئەماش بۆ ئەمریکا شتێکی خوازراو نییە. بێ لەمانە نرخ لێرەدا ڕۆڵی هەیە و ئەو کۆنتراکتەی تورکیا هەیەی لەگەڵ ئێراندا هەم نرخەکەی گونجاو و هەمیش نەوتێکی باشە و بۆ پاڵاوگەکانی تورکیا ئەشێت. ئەوەی تورکیا داوای دەکات ئەوەیە جا بکرێتەوە بۆ هاوردەکردنی نەوت و گاز و شتێکی تری ئەوتوی ناوێت. مایکل ئەمە باسی ئەوروپامان کرد، ئەی وڵاتێکی وەکو عێراق ئێستا زۆر کەس لە ناو عێراقەوە دەڵێن ئەم هەڵوێستەی کە عەبادی دەینوێنێت و وابەستە دەبێت بەم سزایانەی ئەمریکا لەسەر ئێران وا دەکا عێراق بسووتێ. Well, that's the problem you have when you جا بەڕاستی ئەو کێشەیە کە ڕوبەڕووی دەبێتەوە کاتێک ڕێگە دەدەیت هێزی پازارانی شۆڕشی ئیسلامی دزە بکاتە ناو کەرتی ئابووری عێراقەوە. بواری ئاوەدانکردنەوەی عێراقت هەیە، بواری پەیوەندیەکانت هەن لە ڕێی حیزبوڵڵای لوبنانەوە. هەوڵیش هەیە لە ئێستادا دزە بکاتە ناو پیشەسازی نەوتەوە. کاتێک عەبادی سەرۆکوەزیری عێراق دەڵێت دژی سزاکانە، بەڵام وابەستەی دەبێت دەزانیت کە سزا لاوەشەکانی ئەمریکا دەکەوێتە سەر عێراقیش. ئێران دەخوازێت قەرەبووی ئەو زیانەی داهاتەکەی کە بەهۆی سزاکانی ئەمریکاوە لی دەکەوێت بە ئابووری عێراق پڕی بکاتەوە، یان بە ئابووری سووریا و یانیشی لوبنان. هەروەها عێراق نزیکترین کۆمپانیایە وەک شەڵ ئەگەر دەستەواژەکە دروست بێت. جا حەیدەر عەبادی نیگەرانە لەمە و ئەمەش باڵەدەستی ئەمریکا نیشان دەدات و هێزی ئەمریکاشە و هێزێکی زیرەکە. بەغداش دەزانێت دەبێتە ئامانجی سزا لابەلاکانی ئەمریکا ئەگەر بێت و پشتیوانی لەو سزایانی ئەمریکا نەکات بۆ سەر ئێران. لەبیرمان نەچێت کەرتی نەوت گرنگترین کەرتە بۆ عێراق. ئێمەش چاومان لەوەیە ئەو 1 ملیۆن بەرمیل نەوتەی لە ئێران کەم دەبێتەوە بە نەوتی عێراق قەرەبوو بکرێتەوە، بەڵام ئەو نەوتەی عێراق هیچ سوودێکیشی بۆ ئێران نابێت لەسەر ئەو بنچینەی دزەی کردوتە ناو کەرتە ئابووریەکانی عێراقەوە. ئەی بۆ تورکیا چۆن؟
تورکیا ڕەجەب ئەردۆغان بە ئاشکرایی ئاماژە بەوە دەکات کە دەڵێ هیچ وابەستەی سزاکان نابێت و بازرگانیەکانیشی لەگەڵ ئێراندا بەردەوام دەبن. بەڵێ تورکیا ژمارەیە کێشەی هەیە لەگەڵ وڵاتە گرتوەکانی ئەمریکادا لەوانە کڕینی موشەکەکانی جۆری S400 لە رووسیا واتە سیستمی بەرگری ئاسمانی کە ئەمریکا دژێتی چونکە دەتوانێت فڕۆکەکانی ئەمریکا بکاتە ئامانج و نیشانە. هەڵوێستی تورکیا لە سووریادا ڕەوشی تورکیا لە ناو هاوپەیمانەتی ناتۆدا جا وڵاتە گرتوەکانی ئەمریکا باڵا دەستی خۆی لەگەڵ تورکیادا بەکاردەهێنێت و لەوانەشە زۆر سەرکەوتوانەتر بێت بە بەراورد لەگەڵ ئێران و رووسیادا بەڵام لەوانەیە دەرفەتێکی هەبێت بە تایبەتی کاتێک سەنگی سەرنجەکان لەسەر نەوتی باکووری عێراق دەبێت و یارمەتی کورد بدرێت لە هەرێمی کوردستانی عێراق بۆ ناردنەدەرەوەی نەوت بەڵام جاکردنەوەی کەرتی پیشەسازی نەوتی عێراق لە دزەکردنی ئێرانیەکان بۆ ناو ئەو کەرتە گرنگە تێگەیشتن هەیە لە پەیوەندیەکان رووسیاش زۆر پەرۆشە بۆ گاز و نەوت و ئەوەیش کە تورکیا دەیکات لە پەیوەندی بەو دۆسیەوە دەشێت زیان لە رووسیا و لە ئێرانیش بدات و دەشێت زیانیش بێت لە تورکیاش خۆی بەڵام لە بیرمان نەچێت لێرەدا وڵاتە گرتوەکانی ئەمریکا باڵا دەستی خۆی هەیە و دەتوانین فشار بخینە سەر تورکیا تا وابەستەی بێت و دەکرێت قەرەبووی هەموو ئەوانش لەگەڵ عەرەبستانی سعودیەدا بکرێت لە ڕێی زیادکردنی بەرهەمی نەوتەوە لە باکووری عێراقەوە قەرەبوو بکرێتەوە و ئەو بۆری و لولە نەوتیانە بەکار بهێنرێن کە لە ئێستادا رووسیا بەکاریان دەهێنێت بۆ هەناردەکردن. دەزانی دەرفەت هەن لێرەدا بەڵام جارێکی تریش دەیڵێمەوە ئێمە ئەم هەڵانە دەکەین و باڵا دەستی خۆمان بە گونجاوی بەکار ناهێنین. پێدەچێت تورکیا هەر ئەوە بکات کە دەیەوێت بیکات و رووسیاش هەر ئەوە بکات کە خۆی دەیەوێت بیکات و بە هەمان شێوەش وڵاتی چین چونکە ئێمە وەک وڵاتە گرتوەکانی ئەمریکا جەخت لە بەکارهێنانی ئەو میکانیزمانە ناکەینەوە بۆ ڕاگررتنی ئەم شتانە بەڵام با چاوەڕوان بین و بەردەوامیش دەبین لە هەوڵدان لەگەڵ بەڕێوەبەرەتی ئەمریکادا تا مایکل حەزەکەم لە کۆتایی ئەم بەرنمەیەدا جۆمان لە ڕای ئێرانیەکان خۆیان بێ بەرامبەر بەم سزایانە و دەگەڕێمەوە بۆلات لە ناو ئێراندا هەل لە ئێستاوە کاریگەریەکانی ئەو سزایانە دەرکەوتون و نرخی تمەنی ئێرانی بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە لە کاتێکدا هێشتا سزای تریژ ماون بخرێنە بواری جێبەجێکردنەوە کە بڕیارە لە سەرەتای مانگی یازدەدا ئەو سزایانەش بسەپێندرێن. نیگەرانیم هەیە زۆریش نیگەرانم بۆ ژیانی خۆم بۆ ئایندە بۆ وڵات من ئێستا گەنجێکم نیگەرانم بۆ کارەکەم دەرفەتی کارکردن نییە و دەشترسم لەوەی کارەکەم لەدەست بدەم و بەهۆی ئەم ڕەوشەوە هەمومان کارەکانمان لەدەست بدەین. هرچقدر تحریم بیشتر باشه فشار اقتصادی بیشتر باشه مسلماً چندێک سزای زیاتر بسەپێنرێت ڕاوشەکە هێندەی تر قورستر دەبێت بۆ خەڵک کەس پێی قایل نییە ئێران پێشتر ئەو وڵاتە بووە کە زۆر وڵاتان ئارۆزویان دەکرد وەک ئەو بن بەڵام ئێستا ئێران دەبێت وەک وڵاتانی تر بێت ڕەوشی ئابووری زۆر وێرانە خودش آرزوشه که بتونه شبیه یکی از این کشورهایی بشه که تو خوابم نمیدید بتونه مثل ایران بشه حس ما اینه که داریم نابود میشیم وها هەز دەکەم ژیانم تێک دەشکێت پێویستە ڕێبەرانی ئێران بیرێک لە هەژارانی کۆمەلگا بکەنەوە کەس بایەق بە کارگوزاران نادات دەرفەتی کار بۆ کارگوزاران نییە. مایکل جۆمان لە خەڵکی ئێران و ینی وەکو دەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە سێ کەس قسە دەکەن گلەی و نیگەرانیەکانیان زیاتر لەوەدایە کە پێدەچێت بە ئەمریکا بڵێن ئەم سزایانە زیاتر کاریگەری لەسەر خەڵکەکە هەیە نەک لەسەر ڕژێمەکەی ئێران. دەمەوێت ئەوە وە بیر بینەرانی ئەم بەرنمەیە بێنمەوە کە ڕەوشی ئابووری ئێران بەر لە کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتن ناوچەکە هەر خراپ بووە. وڵاتەگرتوەکانی ئەمریکا ڕۆژی 8 مانگی 5 لە ڕێکەوتنەکە کشایەوە و لەو کاتەدا ڕەوشی ئابووری ئێران لە خراپیدا بوو. بەڵێ سزاکان زیانی زیاتر لەو بارە ئابووریە دەدەن بەڵام ئەوە تا خەڵک لۆمەی حکومەتی ئێران دەکەن نەک ئەمریکا. ئەو سێ هاوڵاتی قسەیان کرد دەڵێن حکومەتەکەیان سەرنج نادات و ئاگاداری خەڵک نییە دەڵێن ترسیان لە دەستدانی کارەکەیان هەیە و کەسیشیان لۆمی ئەمریکا ناکەن یەکێکیشیان وتی لە ڕابردوودا وڵاتانی تر دەیانویست وەک ئێران بن لێرەدا ڕابردوو ینی پێش ساڵی 1970 هیچ وڵاتێک نییە مەبەستم لە وڵاتێکی بەرپرسیارە لە کۆمەڵگەی نێونەتەوەیدا بخوازێت وەک ئێرانی ئەمڕۆ بێت باشترین بژارەش تا ئێران هەمان ئەو پێگەی هەبێت کە وڵاتانی بنیادنەر هەیەە ئەوەیە ڕژێمی ئێران ئەو ڕەفتارانی خۆی ڕابگرێت کە دەیانکات تاقیکردنەوەی موشکی بالستیکی
ڕابگرێت هەناردەکردنی تێرۆریزم ڕابگرێت و لە بری ئەمانە سەنگی بخاتە سەر ڕەوشی ئابووری گەلانی ئێران یەکێکن لە زیرەکەکان لەسەر ئاستی جیهانی شایستەی دیموکراسین پێویستە کاریگەری ئەرێنیان هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام لە ژێرسایی ئەم ڕژێمەدا نا لە ژێرباری ئەو سیاسەتانی ڕژێمەکەدا نا. بەڵام مایکل خەڵکی ئێران هاتوونەتە سەر شەقامەکان خۆ پیشاندان دەکەن ناڕەزایی دەردەبڕن داواکاری خۆیان یان هەیە کێ پشتیوانیان دەکات کێ دەتوانێت پشتیوانیان بکات لە کاتێکە ئەو خەڵکەی هاتوونەتە سەر شەقامەکان ڕێبەرایەتییان نییە. بەردەوامیدانە بە خۆپیشاندانەکان و ئەمەش دەبێتە هێز بۆ ناڕزایەکان ڕێبەرایەتیان نییە خۆڕسکن و لە هەموو شوێنەکان ئەمەش نیشانی هێزی خۆپیشاندانەکانە ڕابەران دەترسن لەوەی بەشداری لەو شەپۆلی ناڕزایەتیەدا بکەن چونکە ترسیان لەوەیە بخرێنە زیندانەوە یان بێسەروشێن بکرێن و ترسیان لە بەشداریە چونکە پشتیوانی ڕۆژئاوایان نییە و پێویستیان بە پشتیوانیە لەلایەن دیموکراسی ڕۆژئاواییەوە. مایکل زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاس دەکەم. تا باسکردنی بابەت و تەوەرێکی نوێ لە چاوی واشنگتندا ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموون.